ئەمڕۆ وەک ناسانی کتێبی یاساکانی تۆپی پێی فوتساڵ پێڵەن قانون کوڕەت قەدەم ساڵات 2020-2021 دوای ئەوەی ڕزامەندێکی تۆپی نێودەوڵەتی فیفا ماوەرگرت هەستان بە وەرگێڕانی لە زمانی ئینگلیزیەوە بە زمانی عەرەبی و کوردیەکەشی وە سەری ساڵ تەواو دەبێت. خۆشبەختانە توانیمان لە عێراق لە ساڵی 2009 ئێمە ئاساکانی تۆپی پێ بۆ هەموو ناوبژێوانان بۆ هەموو پسپۆرانی تۆپی پێی فوتساڵ و هەروە تۆپی پێی گەورەش لەمان کاتە وەرەگەڕین و بێت سەرچاوەیەک بۆ ئەوان. ئەمڕۆ ناساندنی یاساکان لە بارگەیەکی تۆپی عێراق لە قسلێمانی و بە تیراژی کتێبەکە بە تیراژی 1000 تیراژ و سپاسی نووسینگەی ڕاگەنی کاکشێخ لاوەرەکەین کە ئاستا بە چاپکردنی ئەم کتێبە بە خۆڕایی بۆ هەموو ڕۆژنامە نووسانی وەرزشی و بۆ پسپۆڕانی وەرزشی و ناوبژێوانانی خۆشەویست و بۆ زانکۆکان. بەڕاستی ئەمە بکرێ زیاتر وەرزشی عێراقش سوودی زۆر لێبینێت چونکە بە زمانی عەرەبیە و هیوادار ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکە لەگەر بکرێت لە دوو مانگی داهاتووە یاساکانی تۆپی پێ بە تەواوەتی بە زمانی کوردی و عەرەبی تەواو بێ و یاساکانی تۆپی فوتساڵ لە دوای یەک ئەوش بە هەمان شێوە تەواو بێ.